من لە ژیانما چوار جار بە خزمەتی مەرحوم مەلا مستەفای بەرزانی گەشتوم. یعنی چوار جار وازان چوار پێنج جارم دیوە. جاری یەکەم لە شەستەکانە بوو، وازانم 64 بوو، ئەواخری 63 بوو، هات بۆ مەنتیقەی پێنجوێن. لە خەڵکی پێنجوێن چوون بۆ زیارەتی، منیش وەکو گەنجێکی خوێنەوار لەگەڵیان بووم. منیان هەڵبژار کە هەندێک قسە بکەم لەگەڵی و ئەوە جارێک. هەر ئەو جارە بۆ بەخێراتنی و کە میلەتی پێنجوێن میلەتێکی خزمەت گوزارە و خزمەتی شۆڕشی کردووە. ئەوە جارێکی تر کە هاتە مەنتیقەی پێنجوێن لە مەریوان دانیشت بەو ئومێدەی کە بێن معسکەرەکانی پێنجوێن بگرن. ئەو جارێش من ئەوازام هەر شەسەکان بووتم بە تەواوی نازانم 64 بوو 65 بوو. کادری حیزبی شوێعی لە مەنتیقەی قەرەدا حیزبی شوێعی ناردمیەوە بۆ پێنجوێن بۆ ئەوەی پەیوەندی بکەم لەگەڵ مەکتەبی مەلا مستەفا و دەنگ و باسی وەزعی ناو عاسکەرەکانی مەنتیقەی پێنجوێن و سەی سایق و ئەو ناوەی کە لەوێ بوون، لیوای عاسکەری لێ بوو. بەهەرحاڵ من هاتمەوە پێنجوێن، هاتمە ناو شاری پێنجوێن بە نهێنی، پەیوەندیم کرد لەوێن ئەدرەسێکیان بوومێ ئامیر فەوجێگە بوو، شوێعی بوو، فەوجی مزەلی وەختی خۆی شوێعی بوون، عەبدولکەریم قاسم دروستی کرد. ئەو فەوجە هەمووی لە رووسیا لە مۆسکۆ لە سۆڤێت بڵێن، سۆڤێتی ئەوسا تەدریبیان کردبوو، زۆر شوێعی تیا بوو لە زابتەکان. ناوی زابتێکیان نامێبار وەسیلەیەک بوو، پەیوەندیم لەگەڵ کرد و وتم بۆەوە هاتووم وەزعی عەسکەری چۆنێ لەم ناوە و حیزب تەکلیفی کردوم کە ئەم شتە بگەێنە بە جەنابی مەلا مستەفا. ئەو وەختە لە گوندێک دانیش مەلا مستەفا لە ئێران لە پێڵن ساوجی لە مەریوان. بەهەرحاڵ ئیتر من پەیوەندی و معلومات و زیانیاری تەواوی دامێ زابتەکە چەند عەسکەرە و چەکەکانیان چۆنە و لەکوێ تەوزیع کراون و ئەوانە. پەیوەندیم کرد ناوی کەسێکی شیانە بوومێ لەوانەی کە لە دەورە پشتی مەرحوم مەلا مستەفا بوو، سەر ئامیر هێز بوو یان نازانم سەرلەق بوو، بەرزانی بوو، مەلا ئەمینی ناو بوو. پەیوەندیم لەگەڵ ئەو کرد و ئەو جارێکیش منی بردە خزمەت مەلا مستەفا هەر بە دزی، چونکە کە مەلا مستەفا هاتبوو دایرێت ئەو وەختە ساواکی ئێرانی هەبوو، هەمووی لە ژێردەستی ساواک و جێشی ئێرانی هەبوو. بە دزی توانیم ببینم و پێم وت کە من حیزب ناردوومی ئەم معلوماتانە لە ڕێی حیزبی شوێعەوە بە ئێوەگەوە. ئەوە دوو جار. جارێکی تریش کە شەڕی شۆڕشتێک چوو مەلای و جەلالی دروست بوو، ئێمە لە پێنجوێن کادری حیزبی شوێعی بووین، من و چەند برادەرێکی تر، زۆر ئازاریانەداین. تر من لە دووسێ برادەر و ئەندامی حیزبیاندا بوو و ئازاری زۆریاندا بوو، تەڵەبە بوون هەندێکیان کاسبکار و ئەوانە هاتن شکاتیان کردوتیان لە خۆی ئێمە حیزبی شوێعی وەختە لەگەڵ ئیتیجاهی مەلایەکان بوو، دژی بڵێن جەلالی، بەڵام مەلایەکان ئازارمانەدەن. تر من سێ چوار کەسم کۆ کردەوە. ئەو وەختە مەلا مستەفا مفاوەزات بوو، مەلا مستەفا لە سەنگەسەر دانیشت لە مەکتەبێکا بوو. هەیئەتێکم کۆ کردەوە چوین بۆ ئەوێ. شێخ لەتیفیش لە ڕانیە بوو، لە ڕانیەک مەقەڕێکی هەبوو. من شێخ لەتیف مەناسی بەهۆیەوەی کە پێنجوێنی هەمووی وەکو بڵێن مریدی شێخ لەتیفن و لە زمانی شێخ مەحموود هەر سەر بە ماڵی شێخان بوون. ئەم ناسی و ئەیشم زانی کە وەکو بڵێن دۆستی حیزبی شوێعی ئەو نزیکە. لە ڕانیە مختەسەر چوومە لای شێخ لەتیف، خواعەفیکە جەنابی شێخ لەتیف، وتم وەڵای ئێمە هاتوین شکا دەکەین لەو مەسئولانەی کە سەر بە مەلایەکانن، ئازارمان زۆرە، ئەمەوێ بچینە لای مەلا مستەفا. وتی بەخوا زیاتر لە 400 کەس سەرەیان گرتووە لەو ناوە بە ڕۆژە ئەسوڕێنەوە، هێشتا سەریان ناتوە، بەڵام ئەم ئێوارە من
مەوعیدم لەگەڵیان هەر بە سیارەکەی شێخ لەتیف ڕۆشتینە ناو مەکتەبەکە و شێخ لەتیف لە پێشێمەوە چووە خزمەتی مەلا مستەفا و دوای ئەوە شێخ لەتیف هاتە دەرەوە ئێمەیان بان کرد چوینە لای مەلا مستەفا من 4 کەسم لەگەڵا بوو ئەوانەی پێنجوێنی بوون کە چوینە لای لەو دانیشتنا سوالەکەی تۆڵی باسی چیزان کرد تقریبا ساعت و نیوێ ئێمە چوین 5-6 دقە و من وەکو هینێکم نووسی بوو نامەیەک کە ئەو مەسئولانەی مەلایی لە منتیقەکە ئاوا تەسەڕوفاتیان وایەوە وا ئازارمەندان و فڵان کەسیان وا لێ کردەوە ئەمانە خوێندمەوە کە خوێندمەوە وتی تواوتێوتی سا گلەیی یان کاتان لە کێ هەیە لە مەسئولەکانی ئێمە لەوێ من ناوی دوو کەسم برد هین بوون سابتی عسکەری بوون وەختی خۆی لەوێ ببوون بە سەر لەق و ئامیر هێز و ئەمانە ئیتر ئەوانەی سەدفا ئەوانەی هاتبوون بۆ ئەوەی مەلا مستەفا ببینن تقریبا 20 ڕۆژ بوو لەو نەوا سوڕان و هێشتا سەران نەگەشت بوو بەهەرحاڵ ئەوانەی بان کرد لە بەچاوی ئێمە ڕەزیلی کردن قسەی زۆر پێوتن حتا بەیەکی کیانی وتیان باشە تۆ بۆچی ئەمە تەلەبەیە و ئەوەختە من لە پۆلیسیم تۆسڵە بووم لە سلێمانی مەخوێن ئەمە بۆچی ئازاریانان وتی قوربانەوە شوێعیە و لە زمانی حکومەتیشا جا لە زمانی حکومەتیشا و کەسی کاڵێم هەر لەوێ مەعاونی شۆرتە بوو وتی لە زمانی حکومەتیشا گرتوومە وتی لە زمانی حکومەتیشا تۆ پۆلیسی حکومەت بووی ئەم شوێعی بووە گرتووتەوە عزیێتە داوە و ئیسێشەر عزیێتیایی ئەیتر زۆر قسەی پێوت زۆر ڕەزیلی کرد زۆر قسەی وای پێوت کە ئینسان ئەوە بێ بەهەرحاڵ ئیتر ئەوانی ڕەزیل کرد و نردینە دەرەوە خۆی داینان زۆر قسەی بۆ کردین کە زۆر گلەیشی لە حیزبی شوێعی کرد و زۆر هێرشی کرد لەسەر سیاسەتی حیزبی شوێعی و باسی سەرکردەکانی کرد فڵان و ناوی دووسێ سەرکردەی هێنا و هێرشی کردن و قسەی پێوتن و وتی کوڕمێوە گەنجن و بەنایەت بۆ نابن بە پێشمەرگە بچنە ریزی شۆڕشەوە ئەمەی حیزبەکەی ئێوە هیچی نییە واوەتە تقریبا باسی زۆر هێرشی کردە سەر حیزبی شوێعی لەوێ بەهەرحاڵی تر ئێمەش سوپاسمان کە ئەو دانیشتنە سەعات و نیوێک ئاخر جاریش کە بە خزمەتی مەلا مستەفا گەیشتبووم هەموو لە ئەزانن بڵاوکراوێت لە میدیا مەجموعای خەڵک خۆیان تەقاندۆ نازمگزار ناردنی لە چۆمان خۆیان تەقاندوە لە ژوورەکەی مەلا مستەفا بۆی بیکوشن بەو شێوەیە پێش ئەو حادیسە و ڕوودانی تەقینەوە ئێمە لە لای بوون بە 2 ڕۆژ وازان 2 ڕۆژ من کە گەڕاوم هێشتا لە هەولێر بووم تەقینەوە کە ڕوویدا لە لای بوون ئەویش دوای بەیانی ئەنگزەی ئازار بوو ئێمە لێرەوە 4-5 کەس کە چوین بەداخەوە هەمویان وفاتیان کردووە حەزەکەم ناویان بڵێم شێخ حەسەنی شێمحێدینی قارکەرم ئەوە کادرێکی گەورەی حیزبی شوێعی بۆ وەختی خۆی پیاوێکی تێکۆشەر بوو ئەکرەمی عیزەن نەجیب بووە لە سلێمانیە هەموو مەشهورە ئەو بوو حەمەسیقی مەحامی بوو بەندەش ئەو 4 کەسە بووین چوینە لای لە چۆمان وەکو وتم 2 ڕۆژ وازانم یا 3 ڕۆژ پێش ئەوەی ئەو حادیسەی تەقینەوە وە ئێمە چوینە خزمەتی بۆ پیرۆزبایی 11 ئازار بەیانی 11 ئازار ئەوە ئەو 4-5 جارە بە خزمەتی گەیشتوم خواعافیکە و ئەوەی کە زۆر لە لای ماینەوە قسەی زۆر بۆ کردین ئەو جارە بوو کە لە سەنگەسەر بینیمانەوە کوتبوون لە ڕێگەی شێخ لەتیفی شێخ مەحموود حەفیدەوە گەشتینە لای و ئەو جارێکی کە ئەخیر جارێکی تر جارێکی تر ئێمە بنکەی حیزبی شوێعیمانە بوو لە ناو کێلەکان ئیبراهیم عەلاوی ئەوەی کە لە قیادەی مرکزی مەشهورە لە عێراق ئیبراهیم عەلاوی بوو مصڵح جەلالی بوو من وەکو بەسوولی بەشی کوردستان بووم یا حیزبی شوێعی سامی عەبدوڕەحمان ئەویش وفاتی کردەوە خواعافیکە هاتە لامان لە ڕەفیقی ئیبراهیم عەلاوی بوو وەختی خۆی لە ئەوی شوێعی بوو تەنزیمی حیزبی شوێعی بوون
لە سندیکای مهندسین ئیبراهیم عەلاویش مهندس بوو پەیوەندیەکی زۆریان هەبوو هەمی حیزبی و هەمی بڵێن پیشەی وەکو مهندس زۆر ئەوە بووتر کە هاتە لای ئێمە و چوارە لەگەڵی دانیشتین ئیبراهیم عەلاوی بۆ موسنع جەلالی وەگەر لە یادما بێ برادێکی ترمانە بۆ قیادی حیزبی شوێعی بوو ناوی ئەبوو ئەنیس بوو ئەبوو ئەنیسیشمان لەگەڵ بوو بەندەش دانیشتین کۆبوونەوەیکی لەگەڵ کردین تر ئێمە پێمان وتمان ئەمانەوێ بچینە لای مەلا مستەفا و هەندێک پێویستیمان هەیە ئەمەش گرنگە کە حەزەکەم باسی بکەم لێم مناسبەتە ئەو وەختە ئێمە لە جنوبی عێراق حرەکەی چەکداریمانە بۆ حیزبی شوێعی قیادەی مەرکەزی پێویستمان بە یارمەتی هەبوو بە چەک و بە یارمەتی مادی و ئەم شتانە سامی عەبدوڕەحمان هینەکەی بۆ ڕێخستین بینینەکەی بۆ ڕێخستین لە دیلمان لە چادرێکا بوو کە چوین ئێمە من بووم ئیبراهیم عەلاوی بوو موسنع جەلالی ئەو سێ کەسە چوینە لای باسی ئەوەمان کرد کە حرەکەی مسلحمان هەیە حرەکەی چەکداریمان هەیە لە ئەهوارەکان شانی چەکداریمان هەیە لە ناو شارەکانی عێراق بە کوردستانیشەوە و پێویستمان بە یارمەتی هەیە هەتا بە منی وتی بنووسە چیتانەوێ ئێمە هەندێشتمان نووسی بوو مەسەلەن ئەوە تفەنگ بۆ جنوب ئەوە دەمانچە پسوڵەی هاتوچووکە لە کوردستانە هێینەوە ڕۆین ڕێگەمان لێ نەگرن چونکە وەختە شوێعیان بگرتیان خستە حەبسخانەی ماوەتەوە سەربەستمان بکەن لە هاتوچە و ئەوانە وتی چەند تفەنگتانەوێ ئیبراهیم عەلاوی وتی لە ئەهوار تقریباً تفەنگی بڕناو لەوێ ئیشەکە باشترە 500 تفەنگی بڕناومانەوێ ئەوە کلاشی کۆفمانەوێ ینی لیستێکمان ئامادە کردبوو ئەوێت بە منی وتی بنووسە بڕناو ئەگەر ئێوە داوای 500 بەرناوەکەن من 1000تانەمێ ئەگەر دەمانچەتانەوێ داوای 500 دەمانچەکەن 1000 دەمانچەوە حاصل مەبلەغێکی باشیش پارەتانەینێ بەڵام منیش داواکاریمان هەیە مێژوتمان فەرم منەم نووسی وەکو بڕێن پرۆتۆکۆل مەحزەرە وتی ئەبێ جەماعەتی جەلە و بلە هەروایشی بۆ تاریخێڵێم لە بەکرەجۆن وەختە جەماعەت لە بەکرەجۆ بوون ئەبێ زەربەیەکیان لێ بدەن ئێوە هینن مەسەلەن شانتان هەیە لە ناو شارەکانەوە خۆکو خۆتانە شانێ چەکدارتان هەیە ئەبێ یەکێک لەوانە بکوژن و ئەبێ لە ناو شارەکانی عێراقیشە چالاکی سەرباسیتان هەبێ هەندێک کەسەیە زۆر دژمنی کورد و زۆر دژمنی ئەوەن لە ناویان بەرن بەهەرحاڵ ئێمە ئەو شتە تۆزێ لامان قورس بوو وتمان بەیانمان دەرکرد تەمان ئیدانەی هەندێشتمان کرد کە لەسەر ساحی سیاسیە بوو بەیانەکە لە ڕادیۆی دەنگی کوردستان خوێنرایەوە بە عەرەبی و بە کوردی و بۆ ئیشەکانیش جارێکی تر نردیەوە بە شوێن من و مصلحە کە ئیزانی ئیشی کوردستان لای ئێمەیە وتمان و ئەوە بەڕاستی مصلح بە منی وتی تۆ قسە بکە چونکە من چەند جاری تر دی بووم بە خزمەتی گەشتی بووم ئەیزانی کە من قسەمەکردی گوێی بۆ ئەگرتم بە جدی وتم کوشتنی ئەوانەی سلێمانی لە لای ئێمە زەحمەتە ئێوە زۆر دەستگای ترتان هەیە خەڵکی تر هەیە جیهاتی تر هەیە لەگەڵ ئێوە پەیوەندی هەیە ئەتوانین لە ڕێگەی ئەوانەوە ئیشی خۆتان بکەن بەڵام وەرحاصڵ بە شکلێ لە ئەشکال تێمان گەیان کە ئێمە ناتوانین ئەوە بکەین لە سلێمانیە چونکە بەرگەی ئەو هێرشە ناگرین جلالیەکان مسەیتر بوون لە سلێمانی و
بڵێن حکوومەت لێرە بوو ئێمەش یەک دوو شانەی چەکدارمانە بوو یەکێک لەسەر کردەی شانە چەکدارەکان کاک مستەفا چاوڕەش کە ئێستا مەشهورە ئەوە بوو ئەکرەمی حەبسە بوو کەمال شاکر بوو کە ئێستا ئەوی شەر لە شۆڕشە ئەوانی کە لە یادما بێ چەند کەسێکی تر بوو نیسە ناوەکانی جەلال چاوشینێکمان هەبوو ئەویش وفاتی کردەوە ئەمانە شانەی چەکداری بوون بەڕاستی شتەکە قورس بووە نیسبەت ئێمەوە تێمانگەیان کە ئێمە ئەوەمان بۆ ناکرێ بەڵام ئیشەکانی ترەوە بوو لە جنوب بوو ئەمانە خەریکی ئەوە بوون بەڕاستی یارمەتی داین مجموعەیە چەک و سیلاحی باشیایی نێچ کلاشینکۆف و دەمانچە و هەندێ وەسایلی تەقینەوەی وەکو قەڵەمپاندان و ئەم جۆرە شتانە وەختە ئەتەقێنرایەوە ینی پاندانێک قەڵەمێکی ئاوایە ناردۆ کەسێک دەستی پێ بنایە تەقیەوە دووسێ شتەوانەمان نرد بۆ ڕێخستنە چەکدارەکانی ناو بەغاوەمانە بۆ کردیشیان لە ئەمنی عامە تەقینەوە بوو لە مەجلیسی وەزەرا تەقینەوە بوو وەختە وازانم ناجی تالۆ ڕێز وزەرا بوو لە مەکتەبی ناجی تالێپی ڕێز وزرای ئەو سای عێراق ئەمە ساڵی شەستەکان هەڵێم بێزەبەت نازەم ئەوە تەقینەوە بەوشت بەو وەسائلانە تەقینەوەیان ئەنجامدا ئەوە بینیەکانم لەگەڵ مەرحوم مەلا مستەفا و ئەم قسانیشی کە ئێستەیەکە مەبەستم هیچ شتێکی سیاسی نییە ئەمە تاریخە من خۆم بەشداریم کردووە لەو ئیشانە ئەو گوێم لێ بووە و حقیقەتە ئێڵم یعنی خەڵک باوای تەسەوەر نەکەم مەبەستێکی سیاسیم هەیە بۆ شتێکی تر بەڵام ئەمە حقیقەتە کە ئێڵێم و ئەمانە چیم بیستوە و چیم بینیوە ئاوە باسم کرد ئەوە بە نسبەت هێنم لەگەڵ مەلامس نەبووین بە پارتی وەکووتم ئێمە کە لە بەغا شوێیەکان ڕایان کرد و ئەرزدەم بۆ خۆیانی تیاگرن هەموو هاتیینە ناو شۆڕش لە شۆڕش تەمان 63 و دوایەوەی کە ئەمە ئەم باسێکە من ئەمە حملەی دژی قیادەی مەرکەزی هەموو هاتیینە ناو شۆڕژ و هاتیینە کوردستان زۆرمان هەموو چوونە ناو شۆڕش نەک بوو ببن بە پارتی چوونە ناو شۆڕ مجموعە زابتی گەورەی جێشی عێراقی کە ئیتیهام کرابوون بە شوێی هاتن چوونە ناو شۆڕش یەکێک لەوانە بوو بە ملازم خدریان پێ بوو بە قایدی هێزە چەکدارەکانی حیزبی شوێیی و شۆڕشی کرد لە شەڕی هەندێنە مجموعەیە لەو شوێیانەی کە ڕیان کردبوو لە زابتانە لە شەڕی هەندێنە بەشداریان کرد دژی حکوومەتی عێراق و لیوای عسکەریان تەفرەت و ناکرد ینی دەوری ئەو زابتانە لە تەنزیم و لە ڕێخستن و لە نەخشەی هێرشەکانە بۆ سەر جێشی عێراقی زابتی عێراقی بوون هەموو نقاتی زعفی جێشی عێراقیان نەزانی ئەوانە ئەنجاو شوێیانە نەبوو من پارتیە حکوومەت لەوێ ئەعدامیەکردن ڕاکردن لە کوردستانە ئەوەی ئیمکانیەتی عسکەری هەبوو بوو بە پێشمەرگە بوو بە چوونە ناو هێزەی پێشمەرگەوە یان حزبی شوێی هێزێکی گەورەی چەکداری هەبوو ئەنجا ئەو کە قیادەی مەرکەزی دروست بوو لیژنەی مەرکەزی هێرشیە کردە سەر ئێمە بەیانی دەرەکەر بوون بە پارتی بوون بە ئەمن بوون بە پیاوی بەعز بوون بە نازانم چی ئەوە لەو ناکۆکیێنا و ناکۆکیی بینی حیزبایەتی بوو یعنی حیزبی ئایدۆلۆژی ئستیش یعنی تۆ لە حیزبێک بی دەرچویت حیزبەکە ڕێیەکی مخالیفە هەبێ دەچوی بەخاینە لە قەڵەوەدەن هەتا ئێستش ئەو نەریتە هەرماوە ئەوانە جەماعەتێک بە ناوی پارتیەوە لقی چواری پارتی لێرە بوو ئەوانە هەموو لەژێر سایەی لقی چوارە خۆیان کردبووە لە کانیماسی گوندێکی سەر بۆ بە گەڕێکێک لە سلێمانی لە خوار سلێمانیەوە بوو گوندێ چەند ماڵێک بوون پێیانەوە گوندی کانیماسی لەوێ مەقەرێکیان دانابوو ئیشی ئەمانە ئەوە بوو سەرانیان لە خەڵگەسن تەعادایان لێ خەڵکی کرد زۆر دەوڵەمەنی ئەگەر بیانزانێ میویلێکی شوێعی هەیە یا پارتی نییە
هاتنە سەری داوای پارەیان لێکردن زۆر خەڵقیانە بر لەوێ ئازاریانەدان لەوێ بەندیخانەیەکیان دروست کردبوو زۆر کەسیانە بن جەلالیشیانە گرت فواد جەلالی بوو گرتیان ئەمە بینی شەڕی جەلالی و مەلاییە لەم زەمانەی کانی ماسیە لەوێ بەڕاستی جەماعەتێک بوون ئەنجا لە ناو شاریشا زۆر عەزێتی شوێیەکانیانە ئەوەی کە لە کتێبەکەیشا باسم کردووە هەندێک شوێیان کوشت هەندێک تەقەیان لە هەندێک شووی کادری شوێیی و چالاگوانی حزبی شوێیی ئەوسا کرد چی قیادە بن تشریفنەی مرکەزی بن لەلایەن ئەو جەماعەتەی کانی ماسیەوە هینیان بەوە کرا تەوجیهەکران کە ئازاری ئەو شوێیانە بن على ئاساس شوێی خیانەتی لە قەزەی کورد کردووە ئەبێ ئەمانە بکوژرێت ئەوان وایان لە قەڵەمەدا بەهەرحاڵ خەڵکیانە گرت دوایی کە چەند کەسێکیان کوشت و چەند کەسێکیان ئازاددا و زۆر کەس خۆی شاردەوە لە کادرەوە یا لە شوێیە ناسراوەکانی ناو شاری سلێمانی مەجموعەیەکیان گرت کە بە ناوی شوێوەیەکێک لەوانە عەبدوڕەحمانی ساڵحی خلە بوو ئەو ڕەحمانی ساڵحی خەلایەکێکە لە کادرە پێشکەوتەکانی حیزبی شیوعی لە ناو جوتیارانە کاریە کرد مەسئولی حرەکەی جوتیارانی حیزبی شیوعی بوو لە پارێزگای لیوای سلێمانی ئەوە لەوێ حەبس بوو زۆر عەزێتیانە زۆر ئازاریاندا جا هەر بۆ بیرهێنانەوە یەکێک لەوانەی کە عایدی جەماعەتی کانی ماسی بوو وەختی خۆی تەلەبە بوو لەگەڵ منە پەیوەندێکی باشمان هەبوو برادەرایەتی و ئەمانە چەند ئەو ئیتیجایکی قەومی بڵێن زۆر تیژڕەوی هەبوو منی شوێی بووم بەڵام وەکو شەخص پەیوەندیمان هەبوو ڕۆژێک لە بەر ئەسحابە سپیا تووشیەک بووین لیستێکی دەرهێنا 25 کەس بوون وتی ئەم لیستەیان داوە بە ئێمە من لە ئەوانەی اختیالاتی ناوشارەکەم تۆیشی تایە و ئەو ڕەحمانی ساڵحی خەڵەیشی تایە ئەمە پێشگردنەکەی ئەو ڕەحمان ئاگەل لە خۆبێ من بە تۆڵێم و باسی من مەکە و چونکە بزانم من بە تۆ منیشە کوژرێ بەهەرحاڵ هەر لەو یا لە گەراجی ئەسحابە سپیا نزیکەی بڵێن نزیکەی ئەسحابە سپی هاتم ئەو ڕەحمانم دی وتم حاڵێکی وا هەیەەوە ئەو ڕەحمان هەر بە پێشم وتم فڵان کە زوای و تۆ لیستەیەکی پیشاناوم لەسەری لیستەکە و ناوی من هەیەی توێژێ ئیتر ئەو ڕەحمان گیرا منیش خۆم شاردەوە نەهاتمە دەرەوە دوایی من چوم بۆ کەلکەسماق لە کەلکەسماق بنکەیەکی حیزبی شوێی چەکداری وشتمان هەبوو من چوومە منتیقەی کەلکەسماق لای مامە ڕەزایەکە خۆم شاردەوە ئەو ڕەحمان حەفز بوو زۆر ئازاریانە زۆر یعنی زۆر ئازارێکی بێمەعنایانە ئاخر جار هێنا بۆیانە دەرەوە دەبەیە نەوت و بەنزینیان کردبوو بەسەریا شقارتێکیان لایەوە ئەو وەختە فوادی مەجی میسری کە خۆی بۆی گێڕاینەوە لە دانیشتنیەکە ئەو وەختە فوادی مەجی میسری لەوێ حەبسە بێ لە هەمەدان هاتبووە لە جەماعەتی جەلالی بوو کە ڕایان کرد ڕۆشنە ئێران و ناردنیان بۆ هەمەدان وەکو خۆی ئەڵێ مام جەلال ئەمی ناردۆ تۆمبۆرێکی مەکتەبی سیاسی پێداوە کە بیهێنێ بیا بە ئەو ڕەحمانی زەبیحی ئەو ڕەحمانی زەبیحی کوردی ئێران بۆ ئەندامی بوو بە ئەندامی مەکتەبی سیاسی پارتی و دوایی بوو بە یەکێتی و بوو بە کەسێکی تێکۆشۆر مەشهورە زەبیحی لە حرەکەی کوردیە ئەو وەختە ئەو مەسئولی جەماعەتی مەکتەبی سیاسی جەلالیەکان بوو لە بەغا پێشەوەی فواد بچێ بۆ بەغا لێرە ئەیگرن ئەیبەن بۆ کانی ماسی ئەویش ماوەیەک ئازاریان ئەی و جایی و مۆرەکە بێ پاژنەی پێڵاوەکەیەوە نەیان دۆزی بووە کە بەر بوو ئیشەکەی خۆی جێبەجێکە ئەڵێ ئەو شەوەی کە ئەو ڕەحمانیان سووتان من لە حەبس لە ژوورێکی
ژوورێکی پچکۆلە هەبوو لە پەنجەرەکەەوە سیرمە کرد و ناوی ئەو کەسەیشی وت کە نەوتەکەی پیا کرد و ناوی ئەو کەسەیشی وت کە شقارتەکەی لیاوە ئاگرەکەی بەجستەوە ناوە ئەوەی کە سەیرە لای من بە نووسین و بە شعریش باسم کردووە ئەڵێ ئەم کوڕە بە کۆمەڵێک گر ڕایە کرد بەو ساحە هاوارە کرد بژی شوێعیەت بژی کرێکار بژی جوتیار بژی کۆمەنیستی هەتا دامرکایە بوو بە خەڵوس یعنی ئەم دیمەنە لە چێوە جا من نووسیمە ئەبێ هەمانەی کانی ماسی بچێتە کتێبی گینسەوە چونکە لە دوای هێتلەر سووتاندنی مرۆڤ تەنها لێرە بینراوە یعنی بەڕاستی منش هەرواشم نووسیوە یعنی گەیشتە ئەو حاڵەتە ئەوانە بە ناوێ ئێجا بۆ عیلاجی ئەمە حیزبی شوێعی وە بدێکی ڕێخست بچین بۆ لای مەلا مستەفا لە پێشا چوینە لای لە سمایل کوێخا سمایلی تەڵان هەبوو ئەو وەختە لە شۆڕشە ئەو نوێنەری مەلا مستەفا بوو لە مەنتیقەی سلێمانی هەر شتێک عایدی شەخصی مەکتەبی مەلا مستەفا بووایە ئەچوونەوێ من و مەجی عەبدوڕەزاق بوو مەسئولی حیزبی شوێعی بۆ وەختە وازانم کەی ترمان لەگەڵا بوو چوین بۆ لای کوێخا سمایلی نووری قەرەچەیتانیشە بوو کادری حیزب بۆ لێرە ئەویشمان لەگەڵا بۆ لە ڕێگەی نووریەوە چوینە و پەیوەندی عەشایریان لەگەڵ ماڵی کوێخا سمایل هەبوو چون تێمان گەیان وتمان ئەم مەزبەحە و کوشتن و ئینسان سووتان و ئیسان و کوشتنانە ئیشی شۆڕژ نییە ینی چی ئایا مەلا مستەفا ئەمە ئەزانێ بە حەقیقەتی تر هەچیەکمان وت کوێخا سمایل یەکێکی بان کرد وەکو کاتوی وا بوو هەمویان نووسی و دووسێ ڕۆژی پێچوو بە ئیمزای مەلا مستەفا بەیانێک دەرکرا ئێستەش ئەو بەیانە هەیە لێرە هەندێ کەسی نیشتمان پەروەەر هەیە بەیانەکەیان نامەوە ئەو کەسانی کانی ماسی هەمووی لە شۆڕش و حیزب دەرکرد کە ئەوانە پەیوەندیان بە شۆڕش و بە پارتی و بە حیزبەوە نەماوە نییە چونکە جەریمەیان کردووە و ئەوانە نوێنەری پارتی و مەلا مستەفانین لە سلێمانی بە ئیمزای خۆی هەر ئیمزا بەرزانی مستەفای سش بەیانەکەم من دیوە بەڵام لای کوڕێکەیە لە سلێمانی ئەوانیان دەرکرد لە حیزب دوایەوەی کە ئێمە چوینە لای کوێخا سمایل و وەبلێکی حیزبی شوێعی هینەکەمان تێگەیان وەزعەکەی سلێمانی ئەوە حەقیقەتیشە ئەوانە بە ناوی ئەوەی ئەنجا دەرکەوت هەتا خۆیان دوایی بەیان وشتیان دوورسی و نووسینیان لەسەر ئەوانەی کانی ماسی وتیان ئەوانەی کانی ماسی ڕاستە بە ناوی پارتی و بەڵام هەندێکیان ساباکی ئێرانی بوون هەندێکیان استیخباراتی عەسکەری بوون بە تەوجیهی ئەوان زیاتریشیان کردووە تا تەوجیهی شۆڕش سمعی هینە پارتیان ئەوە کردووە ناشرین کردووە لە سلێمانی ئەنجا ئەو شەقاوانی کە من باسیەکەم بەشێکیان لەوانە بوون کە چوون پێشەوەی کانی ماسی دوزوێ ئەو شەقاوانی سلێمانی لە منتیقەی سەرشەقام و مەجموعەیەکە بوون ئەوانە ئیش و کاریان ئەوە بوو شوێعی شەو تەعادای لێ بکەن جنێو بە حیزبی شوێعی یەکێک بیان دووسایە ئەو وەختە شوێعەکانی سلێمانی ئاشکرا بوون زۆریان یەکێ بە بەردەمیانە بڕۆ جنێویانە بە ستالین و بەلینین و بەوە بە شوێت و نازەم چی ئیشیان ئەوە بوو دوایش ئەو کانی ماسییان لێ پێکێنرا ئەو کارەساتیان دروست کرد هەتای سێژۆک و برینێکی زۆر ناسۆرە لە جەستەی خەڵقی سلێمانی و میلەتی سلێمانی ئەو پارەی ئەو وەختە ئێمە حیزبی شوێعی جەماعەتی قیادەی مەرکەزی کە بڕیارمانە حرەکەی چەکداری بکەین پێویستمان بە پارە بوو پێزمان بە چەکە بوو بڕیارێکی قیادەی مەرکەزیشە بوو لە شخصی عەزیز حاجەوە کە بە نامە بۆ ئێمەی نووسی بوو ئەڵێ باشترین سەرچاوی پارەوەیە بتوانن بانقەکانی حکوومەت و یا پارەی حکوومەت دەست بخەن بە هەر وەسیلەیەکە بێ دەست بخەن بۆ ئەوەی چەکی پێ بکردن و یارمەتی ماڵی شەهیدەکانی پێبانی حیزبی شوێعی جەماعەتی قیادەی مەرکەزی چونکە ئێمە قیادەی مەرکەزی کە ئەلانی حرەکەی چەکداریمان کرد
پێش هەموو شتێ ماڵە شەهیدەکانمان بەسەر کردەوە، یارمەتیمانەدا، سەردانمانەکردن، ئیبرازی دەوری ئەو شەهیدانەی کە لە ڕێگەی شوێ تا شەهید کراون. بەهەرحاڵ لێرە بۆ پارە گەڕاین بانق کەسێکە بوو لە محاسبەی وەزارەتی تەربیە، مەعاریفیان پێ و ئەوەختە ئەوە ئەزانم شێخ جەمال بوو، باوکی ئەم دکتۆر لەتیفەی کە ئێستا سەرکۆماری عێراق، ئەو وەختە محاسیبی مدیری حساباتی وەزارەتی تەربیە بوو. ئەگەر هەڵە نەبوو ئەو بوو، چونکە دوایش لەسەر و مەسەلەیە گیرە. ئەو علاقەی لەگەڵ حسێن عارف هەبووە. حسێن عارفی سێژماوە یادی بەخێر، دەوری مەسئولێتی ناوشاری سلێمانی هەبوو، هادووتی پارەی مەعاریف تقریبا 15,000 دیناری ئەو وەختە زۆر بوو، کو 15 ملیۆن دۆلاری ئێستا قوی شێرعی هەبوو. پارەی مەعاریف هەیە ڕۆژی ئەوەنە ئیتر کۆبوونەوەیەکمان کرد. شێعەلی بەرزنجی باوکی کاک بەختیاری هیوادارم عاجز نەبن، ئەمە تاریخم منەی گێڕمەوە. شێعەلی مەسئولی شانەی چەکداری بوو، من بووم. ئەو حەمە کوڵەباڵەی عەلی کوڵەباڵ حەمە کوڵەباڵ هەیە، ئەویش کادرێکی حزبی شوێعی تێکۆشەر بوو، لە خەتی عسکەریشیە کرد، هەڵەبجەی بوو بەڵام لێرە لە مەحەلی سلێمانی لەگەڵ ئێمە بوو. برادێکمان هەیە سەوازانم ماوە لە لەندەن، ناوی مەلارڕەوە بوو. چەند کەسێکی تر ناوەکانی لە یاد نییە بەڕاستی لەو گەنجە چەکدارانی ناو شانەکانی سلێمانی. داوای لەبردنەکەم هەندێک، چونکە هەندێک جار باسی یەکەم یەکێکم لەبێت چۆ لێم عاجزە بناڵێ باسی منم لە یادم چووە، مەقسەدم نییە ئەگەر ناوی کەسێکم نەیە نابێ، حەزەکەم ئەوە بزانرێ. وەلحاسڵ کەمینێکمان دانا لە ڕێگەی محاسی بۆ پێمان و سەعاد ئەوە لە خەزێنەی سلێمانی، وەختە پارەکەیان هاتە خەزێنەی سلێمانی، خەزێنە مدیرێتی خەزێنەی لە پارێزگای سلێمانی ئیدارە مەحەلیان پێوت، لێوە سەعاد ئەوەنە ئەچێ بۆ مەعاریف. دوو پۆلیسی لەگەڵایە و بە ئەوختە مسەلەحەیەکی چەکداری پۆلیسە بوون، پیانەوە پیکابە سەوزەکە. پیکابە سەوزەکان یەکێک لە پێشەوە پارەکەی لەگەڵە و لەگەڵ محاسیبی مەعاریف کە وتمان فڵان کەس بوو واهێنیش. و پیکابێکیش لە دووە دوو سێ پۆلیسی تیا بوو. ئێمە لەبەر مزگەوتی گەورە من یەکێک لەوانەی کە تاقیب مەکرد بزانێ حرەکەت چۆنێ و چۆنێ و شێعەلیش لە کۆڵانەکەی بەرامبەر ئەو وەختە دارەی مەعاریف بەرامبەر مزگەوتی گەورەی ئێستا بکەیسە بۆ بە کاسۆماڵ شتێکی وایە. من مراقەبەکەم کەس نییە ناسیب چرا کراس و پانتۆڵێک و جووتێ نعلم لە پیا بۆ بۆم ناوە هاتوومە چوون. من خەبەرما بە شێعەلیش خەبەریا بە شانێ چەکدارەکان چونکە ئەو بەسوودی ئەو شانێ چەکدارە و کام عملیاتیان کرد. بەهەرحاڵ پیکابەکان هات، ئەو حەمە کوڵەباڵە پیاوێکی ئازا و باڵا بەرز و بەخۆوە و بەهێز و بەقووەت بوو. پۆلیسەکان دوو پۆلیس جانتایەکیان داگرت کە جانتاکە پارەکەی تیابوو بیدەنە دەست دوو کەسی تر لە تەربیە بڵێن لە مەعاریفی وەختەوە سابوون، پارەکە بدەن بەوان و بگەڕێنەوە. لەو وەختا کام ئاڵ و گۆڕە بکەن، چەکدارەکانی ئێمە هێرشیان کرد، بوو بە تەقە. پارەکەمان وەرگرت، پارەکەیان وەرگرت دەیان بە من و زۆر قرس بوو. منی شێعەلیم بان کرد، دامەدە شێعەلی یەک جانتا بوو، جانتایە پارەی کاغەز بوو، تورەکە وەکو تورەکە جاندایەکی تریش لە شکلی تور بوو، تورەکە بوو وردە ئاسنی پارەی ئاسنی تیا بوو. هەردوو جاندەکەمان بردمانە پشتی سەرا ئەو کۆڵانانی پشتی سەرای ئێستەکە هەیە، مەجموعەیە کۆڵانی تیاڵی ڕێخۆڵە کوێرەیە چ پێچە و پێچە
لەوێ ماڵی برادێرێکمان هەبوو مەزامید بوو ناوی ئەحمە یادی بەخێرەویژنەوە بۆیە ناویان هەبوو برمانە ماڵی ئەحمەد پارەکانمان هێنا خستمانە گونیەوە تورەکەیان بە حەزر کردبووین جانتاوشتەکەمان تەنورێکیان هەبوو تەنورەکەمان داخست و جانتاوشتەکانمان سووتان لەوێ بۆی ئەسەرێک نەبێ و بە عەرەبانەیەک من و شێعەلی و حەمەکوڵە باڵ و دوو جانتا پارەکە وردەکە و کاغەزەکە هاتین بۆ پشتی سەدەکەی سلێمانی ئەو وەختە ماڵی وەهابی پۆلیسە بوو ئەندامی حیزب بوو بەس پۆلیس بوو باوکی ئەو هیوایی کە لە ناو کۆمەڵا کوژراوتیان بە تەوەر کوشتویانەوە ئەوانە مناڵ بوون شێعەلیمان لەوێدان ئەو وەختە ئەو پشتی دووسێ ماڵی تیا بوو چۆڵایی بوو بە عەرەبانەی دوو ئەسپی هەبوو پارەکەمان دانا و شێعەلیمان دانا و لا پێشەوەی لەو ماڵەی دراوسیان لە خزمەکانی فوادی مەجی میسری دوو ئافرەتمان هەبوو خزمی فوادن ئافرەتەکان تەنزیمی بوون حیزبی بوون خستیان بوخچەی ژنان هەیە پارەکانمان وەکو بوخچە لێ کرد و خستمانە عەرەبانەکەەوە بۆ ئەوەی کە ڕۆشتین ژنەکانیشمان لەگەڵ بوو تر ژنەکان و ئێمە بە عەرەبانەیەکی دوو ئەسپی و هاتینەوە تا نزیک ئیستە شوێنێکەیە دارە تەلەبەیان پێوت لەوێ ئەوان ڕۆشتن و من و حەمەکوڵە باڵ هاتین ئەمە تەفسیلی عەمەلیاتەکەیە بۆ دەیجارمەوە وازام لە کتێبەکەی شارەوان باز کرد هاتینە بە سابونکەرانە هاتینە خوارەوە چوخمەکە هەیە لەوێ چوخمێکە بوو نازانم ئێوە هەر چوخممان پێ وەکو هیلالێک بوو ئەچویتە گەڕەکیەک لای ئاشی ئەلەتریکەکە لە سابونکەران و جگەرچیەکیشە بوو چایخانەیەکی پچکۆلەی سێژمەوە بۆ بە دوکان وشتیوە لەو چایخانە حەمەکوڵە باڵوەتی من برسیمە لای جگەرچیەکە دانیشت من ژوت مەڵام من جگەرشت ناخۆ حەزم لە نان و ماستە هاتمە چاخانەکەش هەر برادری خۆمان بوو خەریکی نان و ماست خواردن لەو وەختا جەماعەتی بەکرەجۆ هاتن بۆ منتیقەکە چونکە شکلی شێعەلی بیندرا بوو لەو کەسانە بوو کە شکڵێکی وای هەبوو کە بدبینایە ناسیەوە یانی یەکسەر چوونە ماڵی شێعەلی ئەو ناوایان گرچەکدا کە بینیان حەمەکوڵە باڵ لە چاهینەکەیە لەسەر جادەکە لە جگەرخانەکە ئەوە کورسی وشتی لەسەر جادەکە دانابوو ویستیان بیگرن ڕای کرد مزگەوتێکەیە لەوێ سێژ نازە مزگەوتی پێی پێڵێن هەر لە بەرامبەر چخمەیەتام دیەوەی حەمامی شەعبا بوو لەوێ مزگەوتێکی شەیە لەوێ چووە بیستی بچێتە مزگەوتەکە جەماعەتی بەکرەجۆ دەزڕێژیان لەکرد حەمەکوڵەبانیان شەید کرد کە هاتن سەیرێکی چاخانەکەیان کرد منیان ناناسی من خەریکی نان و مەستمە خوارد چای چێکە بە منی ودوتی ئەوە بۆ چوونە ماڵی شێعەلی و بۆ ئێوە ئەگەڕێن سینیە چا هەیە دەستێکی هەیە و ئێستای شەر چای چێکان بەکارێنێ سینیە چاین کردوتی ئەوە بڕۆ کە تۆ چاییە بەی بۆ دوکانانە کۆڵانەکەی خوارەوە کۆڵانەکەی بڵێن لای مەکتەبەکەی نەجمەدین مەلا کە پیانەوە کەشتینەوە کۆڵانێک گەیە چیتە بۆ ئەو ناو منیش بە سینیەکە چاوە هاتمە کۆڵانەکە و سینەکەم فڕیاوتر لێەوە ڕۆشتم ماڵی شوێی لەو کۆڵانانە زۆر بچوومە ماڵێک مەسەلەی ئەو پارە ئەوە ئەنجا پارەکەمان چی لێ کرد بەشێکمان نار بۆ بەغا ئەوەش حادیسەیەکی زۆر سەیری تایە هەروەکو نوکتە ژوایە مەجموعەیە چەکمان پێکڕی بۆ شانەکانی ناو شاری سلێمانی و هەڵەبجە و ئەربیل و کەرکک و ئەمانە یەکی 5-6 دەمانچەمان بۆ ناردن تقریبان 7,000شی ماوە کە ئەبیبین بۆ قیادە بۆ بەغا چۆنیش بردمان من و مسلح جەلالی هینێکمان هەبوو جانتایەکمان هێنا جانتای لەم جانتا کۆنەکان
بە قماشێک داپۆشراوە قماشەکەمان بەرزۆ کرد پارەکانمان لە ژێرە سەفتەدانا دوایی بە سرێش قماشەکەمان لەکاندەوە لەبەر هەتاودامان ناتاوشک بوو ئیتر بە هەندێک جل و بیجامە و تاقمی تراشوشتی وامان قسە جانتاکەەوە هاتین بە ئەوختە تەکسی هەبوو لێرە چوو بۆ بەغا چوینە ناو تەکسیەک بچین بۆ بەغا سایقەکە وتی لە عقاری نەفەرێکی ترتان هەیە لە فڵان شوێن بە سایقەکە بە دەڵالەکە بە سایقەکەی و لەوێ بڕۆن فەڵان کرار کە هاتە ناو ئێمە ڕۆشتین دوو کەس لە پشتەوە دانیشتووە ئێمەش دوو کەس لە پێشەوە وەختا ئەو تەکسیانە دوو کەس لە پێشەوە دانیشت نەفەری سێهەم کێیەکە لە عقاری سوارە بێ یاسینی مچە هەبوو لێرە نازام ناوتان بیستوێ برای عمەری مچەی کە مامۆستا بوو مەشهورە یاسینی حاجی مسەفا لە ناو خەڵقا بە یاسینی مچە ناشرا یاسینی ژێکێکە لەوانەی کە لەو شەقاوانە بوو کە باسمە کرد دایمە زدی شوێعی و ئەوانە ئێمەش من و مسلح کە هاتە وتم ئاوایە بکەن لە مەسلح وتم هیچ قسە مەکە سەر بنا بەناویێ وتم ئەمە یاسینە زۆر دژی ئێمەیە و چەند جاری شەڕمان بۆ لەگەڵیان ئێمە تەلەبە بووین و ئەویش تەلەبە بوو لەسەر مەسلەی شوێت و پارتی و مەسلەیە ئەو شتا ئەو شەڕی کە هەبوو لە بینمانە خاسان لە ناو تەلەبا زۆر بێدەنگ و یاسین ئێمەی نەناسی چونکە چاویشی زۆر مەزبوط نەبوو مهم ئەوەیە ئێمە جانتاکەمان پارەکەی تایە پڕە لە مەحزەر و پڕە لە ناو و پڕە لە وەسایەقی هەموو کوردستان کە ئەیبین نامە و ئەیبین بۆ بەغا بۆ مەرکەز کە حەزیز حاجوان قیادە بوونەوەختە لە ڕێگە پێشوێ بچینە بەغا ئەو وەختە یاسین لە کولیەی تەربیەی خوێن جانتاکەی ئێمە جانتایەکی سەوز بوون جانتاکەی یاسینیش کە هات خستوی جانتای سەرد کە هەر عینی جانتا بوو شکڵیەکان وەختی ئێمە دانیشتی چوین لە بەغا دابەزین یاسین پێش ئێمە دانیەوە جانتای من لە ئاوێنەکە چاوم لێ بوو جانتایەکی هەڵگرت و ڕۆی جانتا سەوز بوو هێمەش سەوز بوو وتمێ دیارە جانتای خۆیەتی بەڵام کە ئێمە ڕۆشتین چوینە ماڵی ساڵە عەسکەری ساڵە عەسکەری ئەندامی قیادە بوو ئەوە لە ژێر تازی بە ینی سپارت یادی بەخێر وەکو پاڵەوانێک لەسەریشم نووسیوە لە کتێبەکە لە ژێر تازی بە مرد کە چوین لەوێکی چاوەڕێکە عەزیز حاج عوزوێکی قیادەمانە بوو ناوکی مەکی بوو مەسیحی بوو لەگەڵ ساڵە خۆی لە گەڕێکی بەیاع کە جانتامان کردەوە سیرەکەن جانتاکەی ئێمە نییە کە سێرەکەن ژوو تێ کالەی ریاضە و جلی ریاضەی تایە وتم وەڵای ئەوە گۆڕانکاری بووە یاسین جانتاکەی ئێمە بردووە و ئەمەی جانتا یاسینە بەجلەدا ئەمزانی یاسین لە کولەی تەربیە هەیە خوێن لە بەغا کاکە ئەو شەوەیە بڵێ ئینزاری دەرەجە جیم دەرچوو بوو هەموو قیادە هەموو ماڵی خۆیان چۆڵ کرد و هەریەکە چوینە ماڵێک و بەیانی وتمان من وام تەسەوەتە کە یاسینی سەهەڵیە چڕێیی خۆی نییە و جانتا کە جوان تەفتیشکا پارەکە بدۆزێتەوە و ئەو هەموو وەسایق و بەڵگەنامەی تایە و وێرانە بووین بەهەرحاڵ وتم جانتا یاسینە ئەو وەختە مەقاهینەکە بوو گەراجی سلێمانی لە بەغا مەکتەبێکیان نەبوو پیانەوە کابرایەک لێ و حەمەی عەلۆلیان پێوە خەڵقی سلێمانیە لەسەر جادەی ساحەی ئەمینەوەی پەیکەرەکەی ئێستای ڕەسافی تایە لەوێ جادەیەکە چووە بۆ ناوە وتێل شارەزاد و وتێلە کوردەکان لەویا بوون ئەو مەکتەوەیش نزیکی ئەوان بوو وڵایتر بەیانی ئەمە چوین بەرامبەری وەستاین بزانین چی ڕوەدا ماوەیەکی پێچ و یاسین تەکەتەک بە وەکوتم چاویشی تۆزێ مەزبوط نەبوو تەکەتەک خۆی کرد بە ژوورا و ئێمەش ڕۆشتین وتم بزانانی یاسین دەچی کرد بە جنێوەوان نازانم ئەم جانتایە هیچەیە و ئەمە
جانتاکەم گۆڕاوە جانتاکەی ئێمەی دانا و جانتاکەی ئێمە جانتاکەی ئەومان بردەوە وتمان ئەم جانتا بە غەڵەت بووە جانتا ئێمە گۆڕاوە وڵا کابرای ژووتی لەوێ داینێ ئەوە جانتاکەی خۆتە بزانێت جانتاکەی خۆی کردەوە بردی و ئێمە چوینە ژوورە وتمانەوە ئێمە جانتا ئەو جانتامانە هێنایەوە دیارە ئەمە جانتاکەی ئێمەکە گۆڕاوە ئێمە ژانتامان هەڵگرت و ڕۆشتین کە ڕۆیشمان کردمانەوە وەکو خۆی هیچ دەستی لێ نەرابوو جا لەم دوایە هەر بۆ نوکتە لە نادیم وەزەفین بۆ یاسینمە گێڕایەوە ئەوە ئاخ دەسم پشکێ 1000 دیناری ئەو وەختەم دەکیش و هەمووتانم یاعدامەکەرم بۆ ئەمن هەموو ئەمانە شویاکانم بیانگرن ئەو مەسەلەی پارێژ ئاوا بووی تر ئێمە بەو پارەیە مەجموعەیە چەکی باشمان کڕی بە تایبەتی دەمانچە و هەندێک ماڵی شەهید و ئەمانە بوو یارمەتیماندا ئاوا بوو مەسەلەی پارەکە